لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بەردەوامێکێتی داوای هەنگاوی باشتر و خێراتری کردووە بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتیان لەو چوارچێژدا لە دوای کۆبنەوەکەی مەکتەبی سیاسی سعدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی و تەبێژی ڕسمیەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکیدا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن وتی لە کۆبنەوەکەدا گفتوگۆکرا لەسەر کاراکردنەوەی پەرلەمان بەبێ مەرج. هەر لە کۆبنەوەکەدا مەسەلەی باشکردنی بارودۆخی ژیانی خەڵک و موچە و پێداویستەکانی هاوڵاتیان تەکیدی لەسەر کرایەوە. وتیشی هیوادارین هەوڵیەوە بدەین پارتی و گۆڕان و کۆمەڵ لە کۆبنەوەیکی دوو قۆڵی یان سێ قۆڵی ڕاستەوخۆ بەبێ لایەنی سێم گفتوگۆ بکەن لەسەر پرۆسی ئاساییکردنەوەی پەرلەمان. ڕاشیگەاند یەکێتی لە ڕۆژانی داهاتوودا لەگەڵ پارتی کۆ دەبێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر نەخشە ڕێگەی یەکێتی. لە لاشترەوە کۆسڕاد ڕەسوڵعەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میانی پێشوازیکردن لەیان کۆبیش نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان ڕایگەیاند. گەلی کورد وەک سەدان نەتەوەی ئەم جیهانە مافی خۆیەتی کە بەدەستی خۆی چارەنووسی خۆی دیاری بکات و ببێتە خاوەن کیانێکی سیاسی سەربەخۆ بە دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆشەوە. هەروەها مەلا بەختیار لێبسراوی دەستەی کارگێڕی لە میانی کۆبنەوەیکی فراواندا لە ناحەی ئاشتی ئاماژی بەوە کرد لەبارەی ڕیفراندۆمەوە گفتوگۆ بەردەوام و لەباری کاراکردنەوەی پەرلەمانیشەوە بڕیارە 12 تا 13 مانگ کارا بکرێتەوە و ئەندامانی پەرلەمان بگەڕێنەوە ناو پەرلەمان. حاکم قادر حەمەجان کارگێڕی مەکتەبی سیاسیش لە میانی پێشوازیکردنی لە کارسن ڕاینگا کۆنسڵی سیاسی ئەڵمانیادا ڕایگەیاند هەنگاوەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە دڵخۆشکردن، بەڵام لە ئەگەری سەرنەکەوتنی هەوڵەکاندا یەکێتی بەڕاشکاوانە هەڵوێستی خۆی بۆ ڕایگشتی کوردستان ئاشکرا دەکات. وتیشی گفتوگۆ بە باشترین بژاردە دەزانین بۆ چارەسەرکردنی کێشەکان. یەکێتیش پشوو درێژانە لەمڕۆ ڕۆڵی بینیوە. کۆتایی هەفتەی ڕابردوش لە مەکۆی سەرکی بزوتنەوەی گۆڕان لە سلەیمانی سەرکرداتی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە. بەپێی هەواڵی ڕۆژنامەوانی کۆبنەوەکەش تێیدا باس لە پرسە سیاسی و نیشتیمانی و نەتەوەیەکان کرا. هەروەها بەشێکتری کۆبنەوەکە تەرخان کرا بۆ باسکردنی کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان و باشکردنی گوزەرانی هاوڵاتیان.